شادی و ئاهەنگ گۆڕان بۆ ترس و شین لە ئۆسلۆی پایتەختی نەرویج دوای ئەوەی ڕۆژی شەممە چەکدارێک هەڵی کوتایە سەریانەیەکی شەوانەی هاوڕەگەزخوازان. هێزەکانی ئاسایشی نەرویج دەڵێن بەلانی کەمەوە 2 کەس بەهۆی هێرشەکە کوژراون و 20 کەسی تر بریندار بوون کە برینی 10 کەسیان سەختە. ئازیزان لەم ڕۆژەدا 25 مانگی حەوت دەبێ ئاهەنگ بجێڕین بە خۆشەویستی و شەقامەکانمان بە ڕەنگەکانی پەلکەزێڕینە بڕازێنینەوە. دەبێت کۆمەڵگەکەمان و ئازادی نمایش بکەین، بەڵام لەبری ئەمە تووشی خەم و پەژارە بووین. دیسانەوە نەرویج ڕوبەڕووی هێرشێکی تری درڕندانە بۆ سەرکەسانی بێتاوان بۆتەوە. کاتێک تاوانبارەکە دەستی کرد بە تەقەکردن، جیهان لە شادی و پێکەنین و خۆشەویستیەوە گۆڕا بۆ ڕق و گولە و کوشتن. سەرچاوە هەواڵیەکانی نەرویج دەڵێن بکوژەکە کوردێکی کوردستانی ئێرانە بە ناوی زانیار ماتەپۆر. دەڵێن تەمەنی 42 ساڵە و لە ساڵانی 1990ەکان لە ئێران کۆچی کردووە و پەنای بردوێتە بەر وڵاتی نەرویج. دەستگای ئاسایشی نەرویج کردارەکەی بە توندڕەوی ئیسلامی ناوبرد و ڕایگەیاند کە گومان لێکرا و مێژوویەکی لە توند و توژی و تاوان هەبووە و لە ساڵی 2015ەوە ئاگادار بوون کە کەوتۆتە ژێر کاریگەری گروپە توندڕەوە ئیسلامیەکان. تا ئێستا ئەوەی دەیزانین یەک بکوژ هەیە کە لە ژێر کۆنتڕۆڵی ئێمەدایە. لە هەمان کاتدا دەستمان گرتووە بەسەر ئەو چەکانەی لە ڕووداوەکەدا بەکارهاتوون. ڕووداوەکە لە کاتێکدایە کە چالاکوانانی کۆمەڵی LGBTQ لە نەرویج شەرقاڵی ئامادەکاری بوون بۆ سازکردنی ڕێوڕەسمی نمایشی شانازی. پۆلیس دوای ڕووداوەکە هەموو چالاکیەکانی نمایشی شانازی وەستاند و بارینە ئاسایی ڕاگەیاند. ئەو 2 کەسەی کە گیانیان لەدەستداوە تەمەنیان لە نێوان 50 بۆ 60 ساڵە. شاید حاڵێک بەم شێوەیە ساتی هێرشەکەی گێڕایەوە. خەڵکانێکی زۆر هاواریان نەکرد. خەڵکانێک کە بریندار بوون هاواریان نەکرد. خەڵکەکە زۆر ترسا بوون. لە ترسا لەسەر زەویەکە ڕاکشا بوون. هێرشەکە ترس و تووڕۆی زۆری لە ناو خەڵکدا دروست کردووە و بووەتە هۆی نوێبوونەوەی ناکۆکی سیاسەکان سەبارەت بە پەنابەران لە وڵاتەدا. لە 10 ساڵی ڕابردوودا بەردەوام گوتومانە کە دەبێت ئەم ڕقە کۆتایی پێبێت، بەڵام هیچ شتێکی لەبارەیەوە ناکەین. هەمیشە ڕوودەدات و دووبارە دەبێتەوە. ناکرێ ڕێگە بدەین کە ئەمە بەردەوام بێت. ئەمە ئاهەنگێک بوو، بەڵام تۆی تاوانبار بڕیارەتدا کە ببیتە بچووکترین مرۆڤ و ژیانی ئەو کەسانە وێران بکەیت کە هیچ زیانێکیان بۆ تۆ نەبووە. شایانی باسە نەرویج لە ساڵی 1993 وەک دووەم وڵاتی جیهان دوای دانیمارک بە فەرمی دانینا بە پەیوەندی هاوڕەگەزخوازان و لە مانگی 4 ئەم ساڵ داوای لێبوردنی کرد بەوەی کە 50 ساڵ لەمەوبەر یاسای دژ بە هاوڕەگەزخوازانی دەرکردبوو. ڕێکار حسێن، دەنگی ئەمریکا، واشنگتن.